جەسایە و سەر و حکومەتی و هۆرامان فرە زەریفە. وەڵا ئێرە خۆی دڵگیرە، درۆی قەڵە و خۆی زەعیفە. دەستی ئاوەدانی ئێمەش بە ناوچەکەەوە جوان دیارە. دەیچیتان کرد بۆ گەشتیاری لە تەوێڵە و لە بیارە؟ هەموو شتێکمان کردووە لە خوڕماڵەوە تا ئەحماوە. کەمی ئوتێر ڕێگەی باری گەشتە چارەسەر نەکراوە. مەرزێکی باشمان بۆ کردوون لێەوە بچین بۆ ئێران. ڕێگەمەیە کاتێک ئەڵێ ناوی زلولا دەیوێران. قسوور ناکەین لە خزمەتیان ئەوەی شک بەرین بە نەحاڵ. هەتا ئێستاش کارگە نییە بۆ کڵاش و بۆ قاتی شەڵ. ئەوەیش لە پلانمانایە تەرتیبەکەین بەم زووانە. دەیخوا هەلا هەلات بکە لەبەر ئەم درۆ گەوران. هەر کاتێکیش بینی ئێرە مژدەی وەش ئەدەین بەو خەڵکە. چونکە متمانەتان نییە مژدەکانیشتان بێکەڵکە. کارێکەکەین بۆ ناوچەکە لە دنیادا دەنگ باتەوە. هەر کەسێ چاوەڕێی تۆ بێ ئەبێ بێشە و سەرناتەوە. بەڵێن بیاهورامانەکەم 1000 پرۆژە و بۆ بکەم. باوکم بەخوا من شەرمەکەم وەک تۆ ئاوا درۆ بکەم. تازە قسەم تیا کردووە تا مەرگ لەسەری ئەڕۆم. ئەگەر ڕاستی نەکرد هاتۆ بێرە تڕۆی کەن بۆم.